میێرانی خۆشەویست شەوتان شاد بێت خۆشحاڵم ئەم شەویش لە بەرنامێکی نوێی نوێریگەی گەلی کوردستان بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. نوێریگەی گەلی کوردستان بەرنامەیە کە سندیکە پزیشکانی کوردستان لە سلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەفتانە ڕۆژانی دووشەمە و پێشەمە پێشکەشیەکە وەکو بەڵێمان پێدابوون لەمۆلا هەر بەرنامەیە و دکتۆرێکی عزیز و خۆشەویست لە پسپۆرە جیاوازەکان لێرە میوانداری ئەکەین. ئێوەی خۆشەویستی دەتوانن پرسیارەکانمان ئاڕاستەکەن ئایا لە ڕێگەی فەیسبوکەوە بێت یان لە ڕێی تەلەفۆنەوە بێت تۆزێکی تبرادەران ژمارەکانتان بۆ دانێ لەسەر شاشەکە ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن. بەسکاتان لێەکەین ئەوانی کە تەلەفۆنەکە بە پرسیارەکانتان پەیوەندی بە تەوەری بەرنامەکەەوە هەبێت ئەم شەو تەوەری بەرنامەکەمان لەسەر نەخۆشیەکانی گەدە و شێرپەنجەی گەدە و چارەسەرەکانی بە نەشتەرگەری ئەتوانن تەنها لەسەر ئەو پرسیارمان لێکەن بۆ شتەکان تێکەڵ نەبێت و لێمان ئاڵۆز دەبێت. ئەم شەو میوانداری زۆر دکتۆرێکی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویستمان کردووە زۆر بەڕێز کاکتۆر تایار عەبدوڵڵا هەورامی کە بەڕێزم پسپۆرە لە نەخۆشیەکانی نەشتەرگەری گشتی و بۆ زانیاری بەڕێستان کاک دکتۆر یەکەم سەرۆکی لقی سلێمانی سندیکای پزیشکانی کوردستان بووە. زۆر خۆشحاڵین کاکتۆر کە میوانداری دەکەین ئەم شەو. سپاس دەکەم دەست خۆش بێت. بەخێر سەر چاومان مامۆستایەکی عزیزمان دەمێکە بەڕاستی لە خزمەتی کۆمەڵگا و شاری سلێمانی و ماوەیەکی ژۆک و وەزیر هەر بەردەوام بی هیوای سەرکەوتنە بۆ خوازین. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوونی. کاکتۆر گیان حەزەکەم جەنابە خۆتە زانی نەخۆشیەکانی گەدە نەخۆشیێکی زۆر بڵاوە خەڵک کێشەی بە تایبەتی ئێمە هەر کە بڵێن مەعیدەی کێشەی مەعیدەمان زۆرە بەس پێشەوەی باسی نەخۆشیەکانی تریکەین حەزەکەم باسی شێرپەنجەی گەدەکەین. ئایا دۆخی شاری سلێمانی چۆنە نەخۆشیەکەمان زۆرە؟ خۆی بەگشتی شێرپەنجە لە هەموو دنیا خەریکە زیاکە و لە زیادبوونایە شێرپەنجەی گەدە یەکێکە لەو نەخۆشیانەی کە زۆر زیاد دەبێت و لە زیادبوونایە. باش خۆی نەخۆشی شێرپەنجە ڕاستن ناوەکەی زۆر زلە و زۆر خەریکە بڵاوە بێتەوە بەڵام ئەتوانرێت لە 150 نەخۆشیەکانی شێرپەنجە بەگشتی خۆتی لێ بپارێزی و بتوانی چارەسەری بکەیت. ئەویش بەوەی کەوا وشیاری خەڵک بزانێت هۆکارەکانی شێرپەنجە چییە و چۆن بڵاو بێتەوە چۆن چارەسەری ژەکرێت زوو فریای خۆی بکەوێت. ئەگینا یعنی کە بڵێ شێرپەنجە ئەتوانی نەیەڵین هیچ کەسێک تووشی بێ ئەوە شتیوانیە و ناکرێ و مەحاڵە یعنی ناتوانانی بڵێ خەڵک تووشی نابێ تووشی ئەبێت. شێرپەنجە خۆی لە ئەساسیشا بریتیە لە زیادبوونی خانەکانی لەش لە کات و شوێنێکی ناپێویست و لە کۆنتترۆل دەرچوو ینی ئەو کە پێوتێ شێرپەنجە هەر عینەن ئەو گۆشتەیە کە تۆگەر پارچەی گۆشتی دەسێت بە بریناری دەی بووەوە لەشت پینەیەکە بەڵام خۆی دروستیە کاتەوە پینەیەکە گاتە حدێک خۆی ساڕێژە بێت و چاگەبێتەوە. ئەمە هەر وەکو ئەو دروستکردن و پینەیەیە کە شێرپەنجە دروزە بێ بەڵام لە شوێنێکا دروزە بێ کە پێویستن نییە لە کاتێکا کە پێویستن نییە و کۆنتترۆلیش ناکرێت حدێکا ناوەستێ. خۆی کێشەی شێرپەنجە ئەو کێشەیە کە لە ئەوڵەوە هیچ ئێشێکی نییە یعنی 1 ملیۆن خەلیەش کە زیاد بێ یعنی خۆی یەک شانەی لەش ببێ بە شێرپەنجە تا ببێ بە 1 ملیۆن شانە اینجا بەقەت دەنکە دەمبوسێکی لێیە 1 بلیۆن بەقە دەنکەترەیەکی لێیە. ئەمە 14 مانگی ئەوێ یعنی تۆ شانەیە ئەم هەموو زیادکردە لە شانەیەکەوە کە تا ئەوێ بەقە دەنکەترەیە بە 14 مانگە بێ بە دەنکەترەیە ینی تۆ ئەگەر دەنکەترەیەک یان یەکێکە شێرپەنجە هەبێ بەقە دەنکەترەیەک بێ تەشخیصی کرد و پێزانی یعنی 14 مانگە ئەو کەسە ئەو شێرپەنجەیە هەیە. بە تایبەتی کێشەی مەعیدە و گەدەش خەڵک مەسەلەن تووشی ئەبێ خەڵک لەوانێ بزانێ ئەو شتانەیە یەکەم جار خۆی شێرپەنجە بەگشتی لە هەموو عالەمە 7 نیشانەیەکی هەیە کە ئاگاد لە خۆت بێ ئەبێ یعنی بۆ ئەوی بڕۆی سەردانێکی ئاگادارکردنی بکەیت و ئەمانە زەنگی ئاگادارکردنەوەکەی 6-7 خاڵێکە یعنی یەکێ لەوانە کە ئەگەر هات و وەزنی لەشێکەکەم کەمی کرد بەبێ ئەوەی تۆ ڕژیمە کرد بێ. یەکێک لەوانە کە ئەگەر هات و مەسەلەن عاداتی سکچوون و خواردن و سک دەرچوون یعنی ئەمانە تێکش و ئێشێکی بەردەوامت هەبوو لە هەر شوێنێکی لەشە
لویەکت هەبوو لە هەر شوێنێکی لە شا هەبێت ئێمالی نەکەی برینێکت هەبوو مەسان خاڵێکت هەبوو خورا خاڵێکت هەبوو خوێنی لێهات شوێنێک هەبوو برینار بوو برینەکە چاک نەبووەوە یاوەکو کۆکەیەکت هەبوو یا دەنگە نووسا خۆی ئەمانە هەموو نیشانەی ئەوەن کەەوە احتیمالی شێرپەنجەی هەیە تۆ ئەبێ بشی بەدەمیەوە مەسان لویەکی مەمەک لویەکی هەر ژێر پێز یان هەر لویەک لە شوێنێکی لەشتا بێت تۆ بە حیسابی کەی کە احتیمالی شێرپەنجەی هەیە بڕۆی بۆ ئەوی دەری بێن و زەرعی کەن و متەئەکیدی کە شێرپەنجەی نییە بازم ئەفوکاکتۆر دوو خاڵ زۆر میهمە لە چارەسەری شێرپەنجە و گەدەش هەمان شتە یەکەم زوو چارەسەرکردنەکەی زوو فریایکەوی دووهەم باری دەرونی ئەو نەخۆشە خۆی لە مەرحلەی یەکە بە کامیلی چاگە بێتەوە شێرپەنجە حتا احتیمالیش هەیە کە پێویستی بە عیلاجی کیمیاوی تیشکیش نەوێت بۆی زوو فریاکەوی لە مەرحلەی یەکە بەڵام تۆ لە مەرحلەی چوارە کە تەشخیصە کرد چارەسەرەکەی زۆر زەحمەتان نەخۆشەکە زۆر ئازارە بینێەوەمانە کاکتۆر هاوڵاتیان زۆر پرسیارەکەن لەسەر ئامێرێکەیە پێشوەخت خەڵک توانێت سکانی خۆی بکات و شێرپەنجە لە هەموو لەشا دەرئەخات ئەم ئامێرە لە ئێمە هەیە چەند پێشکەوتووە چەند ئەتوانین ئێمە پشتی پێبەستین خۆی لە ئەساسا ئەوە پێوتە پێسکان بەڵام پێسکان ڕاستە زۆر ئەتوانین لە ڕێژێکی زۆر باشە پشتی پێ بەسین بەس خۆی تیشکێکی زۆر کە خۆی تیشکەکە خۆی لە خۆی هۆکارێکی شێرپەنجەیە بەر لەژەکەوێ یعنی ئەگەر بێت و مناڵێک مەسەرەن بە پێسکان سکانی بۆ بکەی لە 40 کەسا یەکێکیان تووشی شێرپەنجە کات خۆی ترسی هەیە خۆی ترسی هەیە لەبەرەوە کە تۆ زەروری نەبێ خۆ ئەمە هین نییە تۆ بڕۆی بۆ لای بەس بڵێ پێسکانێکم بە ونووسە نەک شێرپەنجەم هەبێ تۆ نیشانەکانی شێرپەنجە مەجموعەیە نیشانەی هەیە وەکو باسمان کرد مەسا خواردنە پێ نەخورێ نەزیفی معدەت هەبێ پیسایەکەت ڕەشبوو بێت تووشی دڵەکزەیەکی زۆر بی شەو لە خەو ئێشی ئازاری معدە خەبەرێک کاتەوە تۆ ئەبێ بە دوای ئەم نیشانە بڕۆی بۆ ئەوی بزانی بۆچی وە لێ هاتووە ینی نەوەکو تۆ بە تەمابی بڕۆی پێسکانە بۆ بکرێ جگە لەوەی کولفەیەکی زۆری تێشێ جگە لەمانە هەر هەمووی اینجا بە خۆی هۆکارێک بێ بۆ شێرپەنجە یعنی یەک تیشک ئەگەر حتا تیشکی سنگیش بێ احتیمالە هۆکاری توشبوونی شێرپەنجە بێ لە لەشا لە شوێنێک یەک تیشکی ئەو چەند زۆرترە لەوە ئێتر ئەم سەدەهات یعنی تیشکی سنگ و قاش و ئەمانەکە ئەکرێ ئەوەیە ئەنی من لەگەڵەوە نیم کە تۆ ئێمە احتیمال بکەینە سەر تیشک بۆ دۆزینەوەی شێرپەنجەکە لە بەعزە حاڵەتێکی وەکو مامۆگرافی ئەمانەکە بۆ مەمەگەکرێ ئەوە لە حاڵەتێکایە کە بۆ بەعزە کەسێکەکرێ و لە تەمەندێکی محەدەدی شاگرێ شکمان هەبێ عائلەکە مەسەن بڵێن ژنێک ئافرەتێک خوشکەکەی دایەکی پووری ئەمانە هەیبێ پێشەوە باشتر وایە فحسی جینات و ئەمانەی بۆ بکەیت خۆشی فەحسکە اینجا دوای بڕوە تیشکی بۆ بکە و حتا مامۆگرافی خۆی لە خۆیە بازە جارێکە بێ هۆکاری شێرپەنجەی مامک تیشکە هەر تیشک وەلەو مقداری تیشکی مامۆگرافی زۆر کەمترە لە تیشکێکی سنگ ڕاست بەڵێ دەست خۆشکاک تو گیان پەیوەندیمان لەگەڵای سروەخان لە ڕانی و فەرموو سروەخان السلام عليكم. عليكم السلام دادی جان سەر چاو والله بۆ خۆم دوو سوالم هەبوو فەرموو یەکەم والله بۆ خۆم هەموو دەمێ قاچم دێشێ ناو هەناو شتیوام زۆر زۆر دێشێ مەعیدە و شتیوام بەس قاچم بێتامە ئازارەکەی باش مەعیدە و چۆن نەزانی چۆ تێشێت ناوسکێ سەرسکێ سەر ناوکە ناو سگم بڵێ باش زۆریش مسڵدانم دێشێ باش تەنانە خۆی ئازارەکە و زیاکەیان بە برسێتی والله يعني بڵێم چی هەموو کاتە چیوامە ئێستا حالیان وام نانی بخۆم و نەشخۆم هەروان باش ئەی فەحس و شتێ نەکردووە نازوڕێت پچی بۆ لای دکتۆرێ سۆنەر شتێکی چی نەکردووە سۆنەرم کردووە لە خوای بەزیاد بێ دەڵێ هیچ کێشەکرد نییە بەس بەردی فراوم هەیە باش ئەی ڕەشانەوە سکچوون نیمە قەبزی شتم هەموو دەمێ تەمەنی چەندە تۆ سروەخان ئەمن 42 ساڵم وەڵام 42 کاک تۆ گە خۆشە پرسیاری لێ هەبێ بووی وەڵی خۆی ئەوڵێ معدەم یێشێ قاشم یێشێ قەبزم میزەڵانم یێشێ حەبی قاج ئێشە ئەبێ بەهۆی معدە ئێشە ڕاست
هەر بەس حەبەکان بەکاربێن ئەبێ بۆ هێ مەعدەیەشە بەڵام لەبەرەوەی قەبزیشە باشتر وایە نازوری مەعدە و قۆڵۆن هەردووکی بکات زۆر باشە با پەیوەندەکانی تر وەگرین وەڵامی ئینشاءڵڵا پرسیارێ لینیە تۆ نانە سروەخان بەسەر چا وەڵام تێنی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سوال دووەمیشم باش دووەم پیاوەکەم هەموو دەمێ مەعدەی دێشێ و دڵی کزەی لێیە باش پیسایی ڕەش نەبووە ڕشانە وشتی نییە ئەویش نەخێر نیەتی بەزەوە نە بەڵێ دکتۆر و فەحسوشتی نەکردووە ناوەڵا بەس سەرچاو وەڵامی ئەوەش تێنی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سپاس دەکەم کاکە هاوڕێمان لەگەڵە فەرموو کاکە هاوڕێ دکتۆریان کاتە باش باشی چاوەکەم باشی سپاسەکەم سەرچاو مەمنون ڕێسڵام هەیە بۆ کاک دکتۆر زۆر سپاس بۆ جەنابێ وەڵا دکتۆرە من کێشەی مەعیدەم هەیە بەڵێ مەعیدە و قۆڵۆن ماوەی چەنە وەڵی دەمێکە یەک دو ساڵە هەمە بەڵام پارک چاک بووم بە حەبی تۆپرازۆڵ چاک بووم باش بەڵام ئەو ساڵیسان کێشەکەم دروست بۆتەوە باش ئەو ماوەی سەردانی دکتۆرم کرد کێشەی کۆڵۆنیشم هەبوو بەڵێ بە عیلاجەکانی کرد بوو تەمەنە چەنە تۆ کاکە هاوڕێ تەمەنم 48 ساڵە 48 ساڵ بەڵێ نازۆڕشتە نەکردووە نازۆڕی جارێکە نازۆڕی مەعیدەم کردو هیچ کێشەو نەبوو نا کێشەم لە مەعیدەدانە بەڵام ئێستا کەمێک کێشەی ماسیریم هەیە باشە پازە لەو ڕۆژانە نەشتەگەرێکی بچووکم کردووە بەڵام زام نەشتەرگەریەکە هەوەشاوەتەوە بۆ خۆی نەماوە بەڵێ ئێستا ینی هەر خواردنێکە بیخۆم مەعیدەشم پێی دێشێ خروج دەکەوێتە کۆمەوە باش ینی بە برسێتی باشتری بە برسێتی باشترم بەڵام بە هەموو خواردنێکێک دەسم باش کاک تویش پرسیاری لێ نییە قەت ڕەنگی پیسایەکەی ڕەش بووە ڕەنگی پیسایی ناڕەش نەبووە ڕەشدەم بووە باش بەسەر شاو کاکە هاوڕێ وەڵام تێنی ئینشاءڵڵا کاک توژیان با جوابی ئەم دوو پەیوەندیە بەنسە سروەخانەوە قاجێشەکە قاجێشەکە کە حەبی بۆخوا ئەبێ بۆ هێ مەعدەیەشەکە ڕاست خۆی باشتر وایە یعنی حەبی ئێش کەمتر بخوا بۆ قاجێشەکەی سەردانی پزیشکێکی ڕۆماتیزم ئێسک و شکاوی یا یەکێ لەوانە بۆ مەعدە ئێشەکەشی باشتر وایە پارێزکا لەوەی کە چەوری و ترشی و پیاز و بەهارات و شتی سۆرۆکای ناوڕۆن ئەمانە نەخوات و بە تایبەتی ئێوارە نەیزوونان بخوا خواردنی ئێوارەشی سوود بێ ئەگەر ئێشەکەی هەر بەردەوامی هوو نازورێک بکە نازوری چ مەعدە بێت چ قۆڵانە بێ هەردووکی بکە وەڵە قەبزیشم بەنسبەت هاوسەرەکەشی هەمان شتی وت دڵەکزێ ئەمانە هەر ئاینە شتاییژە بێت هەردووکیان باشتر وایە فحسی ئێشپایلۆریش بکەن ینی باشتر سەردانی دوکتۆرێکی جیازی هەرس و ئەمانە بکەن هەردوو ئەگەر لە ڕانیە بن سەردانی دکتۆرێکی ڕانیە بکەن ئەو فاسوشتیان بۆ بەکتریای مەعدە بکەن اینجا ئەگەر مەسەلەکە دوای ئەوەی ئەو بڕیاریە کە شتەکە بەسیتە ئەبێ عێلاجی تایبەتەکەی ئەوەیە کە بازێ پرۆتۆن پەمپ وەکو ئیزۆمیپرازۆڵۆمانە بەکاربێنن ئەگەر بەکتریا بۆ عێلاجی بەکتریاکە دکتۆرەکە بۆیان بنووسێ بەڵام بەبێ لە پێشەوە بڕیار بدەن کە هیچ نیشانەی نەخۆشیەکی کەیتیانە بە نازوری مەعدە و قۆڵۆنەکە دەستەکانی خۆش بێت پەیوەندی ترمان لەگەڵای کاکە هۆشمەند لە خەڵاتسیەوە فەرموو وەڵای من پرسیارێکم لە دکتۆرە بوو فەرموو چاوەکەم وەڵایم بۆ خۆم بەردەوام قەبزم باش بە بەردەوامی بەڵێ سێدار نازۆرم کردووە مەعیدەی باش دوجاریش قۆڵۆنم کردووە باش هیچ شتێک بڵێن وەرمێکی شتێکی خراپم نەبووە باش بەس قەبزیەکەم هەمیشە بەردەوامە بەردەوامی سەردانی دکتۆری فۆسفۆرێ و بارم کردووە بەڵێ تمزان دەخوا و عیلاجێکە بوو بەکارمێناوە شیرۆلاکس بەڵێ ماوەیەک وازم لێ هێناوە بزانم ئەگەر بەکاری بێتەوە چۆنە بۆ ئەو گرژی قۆڵم شیرۆلاکس بەوە باشە بیت باشتر بووم پێشتر باش سەد چەنە بێنای خۆی 2 مانگ 3 مانگ درێ باش دوای خراپ بوویتەوە بەڵێ باش یعنی پرسیارەکە ئەوەیە بەردەوام بیتەوە لەسەر ئەو دەرمانە بەڵێ بزان دەخوات ئەو دەرمانە بە سوودە بە سونیە چۆنە بەردەوام قەبزم یعنی زگم دایمە هەچ خواردنێکی بیخۆم پێ ناڕەحەتم باوەڕم پێکە هەتا بە ئاو خواردنەوە شەر قەبزم بەسەر چاو کاکە هۆشمەندیان
سپاس دەکەم تۆری ڕێنمایەکماندا تێبەگشتی بەڵام لە کەیەوە قەبزی یعنی تۆ کەی قەبز بووی یعنی لە مناڵیەوە هەر قەبز بووی تا ئێستا بڕوان پێ بکە کاک تۆر بەردەوام خەبزم یعنی کە لە یعنی بیرێ بێتە ئێستا قەبزی بڕوان پێ بکەلەوەتی بیرم دێ هەر خەبزم باشە دکتۆرجان چەند ڕۆژ جارێسکرد دەرەشێ چۆن کاتۆر چەند ڕۆژ جارێ دانیشی وەڵا بە دوو ڕۆژ دارێک ئاوا سۆداریش هەیە لەگە ڕێز احتیرامم ینی پیسایم زۆر شووی دەبێتەوە بە بەگەنیم ینی قڵشی کۆمیشم دروست دەبێت ڕاست بەڵێ بەڵێ مەگەر کاتۆر ڕێنمایەکمان کا و هاوکارێکمان بەسەر شەو کاکەوشمەگیان چاوەکەم خوارد لەگەڵ کاک محەممەدمان لەگەڵە فەرمو کاک محەممەد سپاس کاکە ئەم کاتت باش ئەم کاتەوە باش چاوەکەم بەخێراتی کاک دکتۆرەکەم سپاس بۆ بەڕێزێ بێ زەحمەت من دوو پرسیارم هەیە یەکیشان بۆ کوڕەکەم کە لویەک لە ژێر باڵی هاتوویەکێکیش لە لاملی بەڵام لە ژێر پێستەوە نەک لە ژێرەوە ناوەوە خۆشم چەند ساڵە بڵێن بڵێ کە لەسەر هەر لایەکمە ئەکەوم ڕائەکشێن بڵێم لای ژێر بڵێم لای ژێرەوەم عەرەق ناکاتەوە وەڵام لای سەرەوەم لە سەری سەرەوە هەر ڕێک بڵێ بمکەی بە دوو بەشەوە بەشی سەرەوەم ئارەق ئەکاتەوە بەشی خوارەوەم ئارەق ناکاتەوە ئەوە بەلامەوە تەقریباً شتێکی ناخۆشە بۆم معلوم نابێ ئایا ئەمە نەخۆشیە یاخود هەر شتێکی سروشتی باش کاک محەممەدجیان هەچە لە دووەم ئەوە بەڕاستی پەیوەندی بەتەوەری بەرنامەی ئەمە نییە لەوانەیە هەر دووریش بێ لە اختصاصی کاکتۆرەوە بەڵام بەنسبەت کوڕەکەەوە ئەویش پەیوەندی پێوەنێ بەس حەزەکەین هەر هاوکاری وکەین لوەکانی ئازاری هەیە گەورەیەکەی دروست بووە تەمەنی چەنە کوڕەکە و وڵات تەمەنی تقریبا 20 ساڵە زۆر گەورە نیە لوەکانی بەڵام ئازاری ئەوەشی نییە بەڵام هەتۆزێ لە جەسەی خۆیان لە مینی خۆیان مشکی خۆیان پێی ناخۆشە لە ئەترسێ خوا نەخواستە شتێکی خراپ گەورەیە چەنە بێت ناڵم لۆکان بچووکە گەورە نین لۆکان ملیشی هەیەی ملیشی هەیەی بنباڵیشی هەیە حەز ناکەی دیاباتێکی 50 قوڕێک شتێکی هەبێت نەوەڵا بەس خۆشمان ویراسی لە هەمانە بەڵام بۆ خۆشم دوانم هەیە بچووکن هەردە مناڵیەوە بەقەدەر بڵین سەری پەنجەی ئینسانە بن بچووکترن ئاوە بەسەر چاو ئینشاڵڵا هەوڵێن ڕێنماییەکەکەین زۆر چاوەکەم خوارد لەگەڵ خوارد لەگەڵ کاک توۆژیان بەدەستەوە کاکاوڕێەوە بەڕاستی تقریبان زۆربیان هەمان کێشیانێ جەناب تەزانی ئەوەی کە کێشەی کۆلۆنی هەبێ قوبوزاتەکە و غازاتەکە زەختەخاتەوە سەر مائیدەی کێشەی مائیدەشی بۆ دروستکە ئەڵێ 1-2 ساڵە ماوەیەک حەپی ئۆمپرازۆڵ ئۆمانی خوارد و هەتا نازوریشی کردو لەگەڵی شەمایسیرێکە چکە قوبوزاتەکە هەدیسا مایسیریش دروستەکە لە ئەنجامی زەختی سەرەوە ئەخر خۆی ئەگەر 2 ساڵێک بێت نازوری کردوێ نازورەکە بکاتەوە باشترە چۆن خۆی مایسیری دوونەوەی هەیە مایسیری هەیە هەر مایسیریەوە تەواو بەڵام نەوەی مایسیری هەیە بەهۆی نەخۆشێکی قۆڵۆنەوە لە سەروترەوە دروزێ بێت بۆی تاکید کاکە ئەم مایسیری علاقەی بەوە هەیە ئەوە بەکاربێنێ لەبەرەوە نازوری قۆڵۆنەکە دووبارە بکاتەوە بەڵام بۆ ئەوەی کە ئەڵێ قۆڵۆنم هەیە ئەگەر ئەو قەزی لەو قۆڵۆنەیە کە خەڵک پێوت هەیە تاهەیوژی قۆڵۆن ئەم تاهەیوژی قۆڵۆنە هی قەلەقیە زیاتر یعنی سەردانی نەخۆشە بکات دکتۆرێ بکات کە علاقی بە قەلەقی و ئەمانەوە بێ بەڵام پێشەوەی سەردا بڵێ ئەمە تاهەیوژی قۆڵۆنە ئەبێ نازوری قۆڵۆن بە ئەکیدی کردبێ بۆ ئەوەی متەئەکید بی کە نەخۆشی خراپی تیانە ژینە ئاوا بێترسی ژینە ئاوەها بێترسی نیە خۆ کاکتۆر نەک بۆ کاکاوڕێ بۆ ئەوانەی بۆ پارێزی لە چه خواردنیەک ئەمانە ئەوانی کێشەی کۆلۆنیانێت ئەوانەی کێشەی کۆلۆنیانەیە خۆی مەشروب خراپە و بهین بیبەری تون و پیازی کاڵ و سیر و ئەمانەش خراپە بڵین بەقۆلیات و بەقۆلیات و فاسۆلیا و نۆک و ئەمانە بۆ غازاتیان خراپە بەڵام بۆ ئێش و ئەمانە زیاتر سیر و ئەمانە سیر و پیاز و بیبەریتون خراپە ئەگەر غازاتیان هەبێ ئەو وەختە توانی بڵێ بقولیاتی بەکارمێنن دەست و چاوە خۆش بێت کاکۆشمەند کاگۆشمەند خۆی لە مناڵی وڵێ هەماوە خۆی سکچوون لە ئینسانە ڕۆژی 3 جار تا 3 ڕۆژ جارێ تا 7 ڕۆژ جارێکیش بەعزەژارێ بە ئەتیادی حسابەکرێ بە قەبزی حساب ناکرێ بەس هەندێک ئەمەی لەگەڵی ئەوە لە مناڵیەوە لەگەڵیاتی ئەوڵێ پیسایەکەم ڕقەبێ ئەبێ هەوڵ بە سەوزە و میوە و ئاو ئەمانە زۆر زیاتر بخوا و بە تایبەتی هەنجیر و توش بەکاربێنێ ئەنی وەکو عیلاجی طەبیعی ئەگەر بەمانە چاک نەبووە ئینجا ڕوو بکاتە دەرمان ئەڵێ و دەرمانە بەڵێ ئەو دەرمانە مشکلەیەکی وای نییە بەڵام ئەبێ باش بزانێ خەڵک بێ نەک هەر کە گۆشمان ئەبێ هەموو کەسێ بزانێت دەرمان زەهرە
و دەرمان خۆی لە خۆیان هەر یەکێکە لە سەبەبەکانی شێرپەنجە. ڕاست بەڵێ دەستەکانی خۆش بێت بەنسبەت هەچەنە ئەوەی کاک محەممەد بەس بۆ کوڕەکە یەکێک ئەوە لوێک لەوێ هەبێت چی بکات ینی سەر وڵی خۆی ئەوڵێ لە لاملی هەیەی و لە بنباڵیا هەیەی ئەبێ بە هەند وەریگرێ سەردانی پزیشکێ بکە سۆنەری بۆ بکە دوای ئەو پێویستەکە احتمالە بە سرنجێ بە نیدڵێک لای یەکێ لە دکتۆرەکان نموزەژێکی لەوە بگرێ زەرە بگرێ متەئەکید بێ ئەو لوە خراپ نییە ئەو سابڵێ ئەوە بە وراسی هەمان و منی ژەمە ئەگینا خۆ بەعزێ نەخۆشی هەیە بە وراسیش هەیە بازێ نەخۆشیش هەیە گوازدێتەوە لە باوکەوە بۆ مناڵ و لە مناڵەوە بۆ خەڵکی تریش دەسوچاوە خۆشبێت پەیوەندی ترمان لەگەڵای شالاخان فەرموو شالاخان فەرموو دکتۆر گیانوەڵا پرسیارێکمایە گیانەکەم فەرموو وەڵایی دکتۆر عملیاتی بۆ کتێکم کرد تەمەنی 2 مانگ بوو بەڵێ هینی ناوکی بەڵێ ڕێخۆڵی باش ناوکی دەرەچوو ئێستا تەمەنی 19 ساڵە ئازاری ناوکی زۆرە باش ئازاری ناوکی زۆرە و یەک جاری سۆنەرم بۆ کردووە ئەڵەم هیچی نیە عیبی نییە باش ئازارێکی بەردەوامە پسڕە دوای خواردنە بە برسێتیە چۆنە وڵایی بچڕە بە تایبەتی مەسەلەن تن پێ بکەنێت ئەڵێ ناوکم ئەڵی هەڵەگەڕێتەوە ئەنجا تۆزەکاتی سووری ماگانەیش ئەڵە زیاتر ئەمەلیاتەکەم ئێستیت باش کاک باوەڕ ناکەم پرسیارێ لەسەری هەبێت نەوەڵڵا بەسەر چاوی شاڵا وەڵام تێنێ و شەلاخان خەمە نەبێ سەر چاو حاجی سالارمە لەگەڵە فەرموو کا حاجیکە گیان چۆنی باشی چاوەکەم تاکی ڕۆحی منی سپاس دەکەین سپاس دەکەین کاکە سالارەکەم فەرموو وڵا دکتۆر من هینم قەبزم دار وایە بە 2 ڕۆژارە دانیشم بەڵێ 2 ڕۆژارێک دانیشم ێستا حەپێکم مەیە ئەو حەپە هینا سیلان کیس ئەو حەپە گیایە خۆم باش تۆزە باشم پێی باش ڕۆژی چەندان جار لێ خۆی وڵای ئێوارەی خۆم باش یەک دەنێک ئازاری مەعیدە و شت ڕێخۆڵەکان پێچی ناوسک چی هەیە ئازاری ناوسکوشتی هەیە لەگەڵیا نەوەڵا بێتاقەتەکە نەوە بەڵا جار وایە قەبز مەکاتە قەبزەکە تۆزە بێتاقەت پرسیارەکە و چییە لە کاک دکتۆر وڵا پرسیارەکەم وەیە کە جوابم باتەوە و بزانم بۆ دەرمانەکە ئاڵێ بۆ دەرمانەکە هیچ فەحس و سۆنەر و نازوڕۆم شتان و نەکردووە کا حاجی بەڵێ فەحس نەکردووە سۆنەر نازوری مەعیدە یان نازوری کۆڵۆن سۆنەرم کردووە سۆنەرەکە لە هیچی تیانە باش چەند ساڵە قەبزی وەڵی ماوەیەکی زۆرە چەند ساڵ تقریبان ئەخوا 2-3 ساڵە باش لەوە پێش قەبز نەبووی ناوەڵا بەس ئەو حەپە بەکارێنم تەمەنە چەنە کا حاجییان تەمەنە چەنە وڵا تەمەنم تقریبا 73-74 شتێکی وا تەمەن درێژ بی کاک حاجی جواب بینەوە یا دوایی دوای جوابینەوە کاکژیانەکەیم کا حاجییان بەسەر چاوی شەڵا وەڵام تێینەوە بەڵێ سەر چاوم خوارد لەگەڵ کاک دوتوگیان بەنسبەت شەهلاخانەوە وڵای خۆی ئەو من عەفوکە بووە یعنی هەندێشتی بەڕاستی نەک مناڵەکەی ئەم لە کەسوکاری خۆمان و برادری بەڕاستی هەندێشتی نفسی هەیە لای نەخۆش ئەمێنێتەوە وازانێ ئازارێ دوای 10 ساڵ 20 ساڵ هەر هەمان شوێنی نەشتەرگەریەکەی و هەر بەڕاستی لە مێشکی ئەمێنێتەوە یعنی ئەمە چه پەیوەندیکی بەوە هەیە کە ئایا پەیوەندی بە شوێنی نەشتەرگەری لە خۆی لە ئەساسا ڕیفێرپەین یعنی ئازار هەستکردن بە ئازار چ شوێنێ وەختی خۆی کۆنە عملیاتێکی هەبێ هەرچی شتێکی بەرکەوت بێت هەر وەختێک هەر ئازارێکی هەبێ مێشک وا تەفسیرێکە شوێنی عملیاتەکەیە ئەمە بزەبت ئەوەیە ئەگینا خۆی ئەم احتیمال لە بازژاری مەعدەی تێکشێ بازژاری وەکو خۆی باسی سووری مانگانەشە ئەو هەزەکە ناوکەکەیەتی و هەڵەگەڕێتەوە بەڵام خۆی ئەمە پەیوەندی بە شوێنی عملیاتەکەەوەی نییە نەشتەسێ بە هیچ شێوەیەک بەس ئەگەر ئازارەکە بەو شێوەیە ئازیەتێدا سەردانی پزیشکێک بکات بۆەوەی چارەسەری ئازارەکەی بکات بزانێ بزەبت بعضێ تحلیلاتی بۆ بکات و بزانێ مەسەلەی ئازارەکەی چییە لەوانەیە پەیوەندی بە بعضێ خواردنەوە بێ لەوانەیە حساسیەتی بە بعضێ خواردن بێ لەوانەیە هەوکردنی ڕیخۆڵە و تێکشوونی ڕیخۆڵە و ئەمانە بێن التیابی میزەڵانی هەبێت یا سووری مانگانە عادەتەن لە بعضێک کچا یعنی ئازاریە بەست حاجی سالار هەمان کێشەیە بەڕاستی ئەو وڵات خۆی حاجی سالار ئەو عمری 73 ساڵە کاکەی گیان خۆی بۆ ئەوەی خۆت بپارێزی لە سەرەتانی قۆڵۆن
شێرپەنجەی قۆڵۆن متەئەکیدیش بی کە شێرپەنجەی قۆڵۆن نییە یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ زوو پێی بزانی کە پێوتێت سکرینینگ پرۆگرام ئەوەی کە تەمەنی 50 ساڵ بێ ئەبێ نازورێ بکە هیچ نەبێ یعنی کە 50 ساڵ زیاتر بێ ئەم ماشەڵای لێ بە ئیشەڵا تەمەند درێژە بێت تەمەنی 73 ساڵە باشترین شتەوەی پێشەوەی قەرار باکەوە حەبە باشە یاخرابە بەڕوا نازورێکی قۆڵۆن کات بۆ ئەوی متەئەکید بێ کە ئەم قەبزیە عەلاقەی بەوە بە تەمەنیەوە هەیە چۆن خۆی چۆن ئینسان کە چوو بە تەمەنا قاچی تۆزێک کەم هێزە بێت گیانی کەم هێزە بێ احتیمالە بازە شتێکیشی بیرەچێتەوە وەکو ئێمە خەریکە تووشی یعنی بیشونەوە ڕێخۆڵەشی تۆزە تەمەڵە بێت بەڵام ئەبێ ئەو پێش تەمەڵبوونەکە تاکید بێ لەبەرەوە باشترین شت پێشەوەی قەراربێن بۆ حەبەکە نازورێکی قۆڵۆن بکات ئەو دەرمانەی کێش خەڵک زۆر بەکارێنێ کاکەگەنەوە کێشە نییە کە بەکاری بێنێ با بەکاری بێنە بەڵام خۆی نابێ بڕوە لە خۆیەوە ئەو حەبانەوەمانە لە سەریشی بەردەوام ئەبن بەڕاستی نا ئەوە باش نییە یعنی خۆی لە حقەتە ئەوە باش نییە نابێت وا بەکاری بێنی بەو شێوەیە ئەگینا تۆ طریقەی تر هەیە بە عیلاج تەبیعی وەکو باسمان کرد مەجموعەیە خواردن هەیە لە لای خۆمان هەمووی ئەتوانێت کە بەکاری بێنێت و سکیشی دەرچێت و هیچ کێشەیەکیشی نەبێت دەستخۆشکاک توی پەیوەندی ترمان لەگەڵە نیازمان لەگەڵە لە کۆیەوە فەرموو باشی چاوەکەم سواز دەکەین فەرموو بەڕێز وڵی ئەمن بەڕێزم سەقمێ تقریبا تەمەنی 13 ساڵ و شتەکە دەرێن مەعیدەم دێشێ مەعیدەم گەرم دەبێت چەند جار هەوڵم دابردومە لای دکتۆری سیا فاحسم بۆ کردە باسی سۆنەرم بۆ کردی مەعیدەم بۆ کردووە پشتما بۆ کردو هەر بێسود بە و سانە بە عیلاجی زۆرمان داوەتێ بێسود دەمدەمە مەعیدە دێتێ بەڵێ بە برسێتی شوایان بەس لەگە خواردنەوەیە واللهی تقریبا حاضر لە 30 ساڵ دەدانم بخوا بە برسێتیش تقریبا وایە باش ڕەشانەوە بڵێن خوا نەخواستە نەزیفێکی مەعیدا ڕەشا بێتەوە یان پیسایەکی خوێنی پێوە بێت ڕەش بوو بە پیسایەکەی بەڵێ بەڵێ ئەو شتانە نییە وەڵڵا بزڵە چەند ساڵە وایە ئەو وەڵی تقریبا لە پارە وایدات ینی بەس پتر بە بەردەوامی نەبووە باش عیلاج چی بەکار هیچ عیلاجی بەکارهێناوەی مەعیدە وشت بەڵێ بەڵێ عیلاجی مەعیدە بەکارهێناوە وەڵا کۆمەڵێک عیلاجی مەعیدە وشتەوە بەکارهێناوە بەس یعنی هەر ئازار شوێن بۆ و دواتر دەست پێ کردەوە باش بە عیلاجەکان باشە بێکەوازی لێنێ دەست پێ کاتەوە یان عیلاجەکان هەر سوودی نییە وەڵای عیلاجەکانی بەکارهێناوە ینی دەمدەمە ینی عیلاجەکان کە بەکاردێنێت دواتر سەر هەستداتەوە دەبێ مەعیدەم گەرم دەبێ مەعیدەم دێشە پێی خۆشە دائما مۆتە بخوا یا خودای سار بخوا بەڵێ ئەی فەحسی بەکتریای مەعیدە بوو کردووە بەڵێ بەڵێ فەحسەکانی زۆر خایەن بەکتریای مەعیدەم بۆ کرد فەحسی تقریبا کۆمەڵێک فەحسی بۆ کرد هەمووی فەحسەکان زۆر باشن هەموو خاوێنن کاکوژیان پرسیارە نییە لێ وەڵای خۆی ئەمە کەسان هەیە گەورە بێ لە ماڵەکە کە نەخۆشی مەعدەی هەبێت یا سکی بێشێ بڵێ مەسەنەنکی دایکی خوشکێکی یا برایەکی گەورەی بەڵێ نانا کەسمان لێنەوە لە کاک دکتۆر هەر ئەمە هەیە خۆی بەتەنها بەڵێ بەڵێ باشە کێشی کەمی کردووە یانە بەڵێ کەمی کردو تقریبا 5 کیلۆ دابەزیوە کێشی لە ماوەی چەندە جان لە ماوەی چەند 5 کیلۆ کەمی کردووە والله کاک دکتۆر لە ماوەی تقریبا 1-2 مانگەوە خۆی کێشا بوو دواتر کێشی دابەزی بوو وتێ نازوورتان بۆ کردووە نازووربانە باش بەسەر چاو کاکە نیازی ئینشەڵڵا وەڵامتان هێنەوە قوربان بە چاک دکتۆر پرسیارێک کرد گیان برێن کوڕێکم هەیە تقریبا تەمەنی 12 ساڵە یعنی برێن سەوانە بەخۆی دادەکا دەبێ ئەو هۆکاری سوێ عەزم نەبێت تێ نەگەشتم عەفوم کە میز بەخۆیە بەڵێ بەڵێ 12 ساڵ بەڵێ تەمەنی 12 ساڵە کوڕەکەم شەوانە ینی دەبینە دەرە سەر ئاو شتە شەوانە میز بەخۆی دا بەسەر چاوە ئیخساسی ئەمەش نییە بەسەر وەڵام تێینەوە بەسەر چاو سەر چاو هاوکارمان لەگەڵە لە ڕانیە دوا پەیوەندی کاکە هاوکار فەرموو باشی براکەم باشی چاوەکەم چاو فەرموو وەڵای دکتۆر جان من ماحەدەم دێشێت بەڵێ ئەگەر مادەم سرێنچشم دێشێت بەدام ئەوی بەرەوەی سنگشم لەگەڵ دێشێت باش فاسی بەکتریاشم کردووە بەکتریاشم مادەشم هەیە هەتا بەڵێ ئەی عیلاج وەڵای حیلاج بەدام حیلاج بەکاردێن هەر باش نابی پیان باشە بیت و هەڵەیاتەوە وەڵای باش نابم ئەی نازوور نازوورم نەکردووە تەمەنیشەنە کاکە هاوکار وەڵای 38 ساڵ باش کێشی لەشێک کەمی نەکردووە نەوەڵا بە دکتۆر بەردەوام زەم لەگەڵ هەڵدەسێت انتشاڵی مالیاتەوە لەو زەم بەڵێ
بەنسبەت ڕشانەوە نەزیف هیچ جەوشتانە پیساوی شتێک تێک نەچووە وڵای تۆزە قەبزم قەبزیشی لەگەڵ بەسەر چاوی ڕێنمایی دەکەین ئینشاڵڵا هەناسەتون نابێت لەگەڵیا بەخوای زۆر کەم پرسیاری ترێک کاکتۆژیان دڵی پەلەپەلەکە دڵ پەلەپەلەکات باش بەس ئازاری مەعیدە و سوورێن شکە دڵە کزێ و هەیە ترشەڵۆگێتەوە ناودەمە باش کاکتۆژیان پرسیارێنەمە بەسەر چاو کاکاوکار وەڵام تێنەوە ئینشاڵڵا کاکتۆژیان بەنسبە کاک نیازۆ باسی ئەو نەخۆشیانی کرد ساڵێکە تقریبان ئەچپایلۆریشی نییە بەڵام نازوورەکەی نەکردو ینی بەڕاستی ئەمە خۆی بێ نازوور بگاشوە بە قسەی خۆی کاکنیاز دەڵێ وەزنی کەمی کردووە خۆی بێ ینی یەکێ لە نیشانەکانی ئەوەی کە خەڵگە بێ سەردانی پزیشکە باسمان کرد دابەزینی کێشی لەشە وا بێ نازووری مەعدەشی بۆ بکەن معنای وان نییە یعنی کە یەکێک تەمەنی 13 ساڵ بێ بەعزە نەخۆشیەکە تووشی نابێت لە فۆماوەمانە تووشی مناڵی هەبێت ڕاستە بۆی هەموو شتێ باشترین دڵنیابوونە لە نەخۆشیەکە بۆی دڵنیابی ئەگینا ئەگەر بێت و کێشەی نەبێ بە ساردی چارەسەر بکرێ هەر با ساردی مۆتا بخۆ ئەوڵێ بە مۆتا باشەوێ خۆشتێکی باشیشە پرسیارێکی تری کرد هەچە ئەوەی کوڕەکەی کە باسی یەکا کە تەمەنی 12 ساڵە خۆی لە ئەسڵا بێ سەردانی دکتۆرێکی میز و میزەڕۆ ئەمانە بکات یعنی بۆ ئەوەی متاکد بێت کە مەجموعەیەک نەخۆشی هەیە بن بەهۆی ئەو نەخۆشی ئەوەی نییە اینجا علاجی تایبەت هەیە کە بەکاری هێنن بۆی یەکێ لەوانە سپڕەیەکە بۆ لوتی پێشخەوتن بەس بیکاتە لوتیەوە قەترەیەکە باشە بێت زۆربەی لە تەمەنیەوە بوەستایە بەس هەندێک کەس ئەژمێنێتەوە ڕاست بەڵێ کاکتۆژیان کاکاوکار هەمان شت ئەم ئازاری مەعیدەی هەیە لەگەڵ کێشەی سوورێنچک و دڵە کزێ ئەنی ئەمە تەسەوەر ناکی گەڕانەوەتر شەڵەوکەکە بێت ئەمە یەکەم ئەبێ بڕوە نازوورە بکە بۆ تەکیدی لەوەی کە فەتقی مەعدەی نییە بۆ ناوسیەکانی ژۆ خۆی ئەوە یەکێکە لەو سەبەبانە دووهام ئەگەر بیاوێ ینی چاک بێتەوە ئەبێ ئێوانان خواردنی سووک بخوا زوونان بخوا 3 ساعتیش پێشەوەی پاڵکەوێ ئەبێ هیچ شتێ نەخوا حتا سەر ئاوی ئاویش نەخوا 3 ساعت پێشەوەی پاڵکەوێ شونکە بۆی هیچ نمێنێ لە ناو مایدەیە تا بگەڕێتەوە بۆ ناوسیەکانی ئەمانە شوێنی سەر و سنگیشی کە پاڵەکەوە بخەوێ تۆزێ بەرسەر بێ هەندێک خواردنی شێ بەڕاستی ئەو دەرچەیە لاواز ئەکا ئەوە بێ ئێواران خواردنی سووک بخوا وەکو بیبسی و میبسیوانە لە وازیەکە لە مەشروبە بیرە لە وازیەکەات یعنی مەجموعی خواردنی کەش هەیە ئەوەی کە قەرقێنەوە ئەمانەی پێدروزە لاوازێکە چاوقاوە ئەبێ ئێواران نەخوا ئەمانە هەموو ئەبێ نێکە کاکتۆژیان پێش هەموو شتێکە بێ بڕوە نازوورێت چونکە ئەگەر هات و فتقی هەبێت ئەبێ بەعزە فتقێکە بێ ئەمەلیات بکرێت بەعزە فتقی بە پارێت شاگە بێتەوە ڕاستە کاکتۆژیان بەرنامەکەمان ئەوەی نەما حەزەکەم باسی نەشتەرگەریەکەکەین ئەوانەی کە تووشی کێشە ئەبن بە تایبەتی باسی شێرپەنجەکەمان کرد جۆرەکانی نەشتەرگەریەکانی چۆنە ئایا بڕانی بەشێک لە مەعیدەیە ئەتوانی بەس شێرپەنجەکە لابین چۆن خۆی دوای ئەوەی یعنی یەکێک کە تووشی ئاڕازی شێرپەنجە ئەبێت تۆ ئەبێ مەجموعەیە شت هەیە بیزانی ئەوانە کێن کە تووشی شێرپەنجەکە بن یەکەم ئەگەر وەزنی کەمی کرد بێت تووشی ترشەڵۆک بوو بێت تەبیعەتی خواردن نەبات و نەوعیەتی خواردنەکەی پێ گۆڕابێ ئەوانەی کە جگەرە ئەکێشن ئەوانەی کە مەشروب بخۆنەوە ئەوانەی کە وەزنیان زیاترە ئەوانەی حتا کە شەکرەیان هەیە کۆنتترۆڵی شەکرەکان نەکردووە ئەمانە خەتەرەکانن اینجا بەعسێک جینات و کڕۆمۆسۆمات و ئەمانەش بۆی هەیە یعنی بە تایبەتی ئەوانەی کە لە عائلەکانیانە نەخۆشی شێرپەنجەی مەمکو و پرۆستات و قۆڵۆن و ئەمانە هەیە معڕزن بۆی تووشی شێرپەنجەی گەدە و حتا بازە شوێنێکی کێ لە شیش ببن ئەمانە کە ئەڕۆن نازوورەکەن دوای نازوورەکە کە تەشخیصەکە ئەکەن و قەراری ئەوە لێ شێرپەنجەیە تیمێکی پزیشکی یعنی یەکێ لەوانە نەشتەرگەری و جەماعەتی نەخۆشیەکانی شێرپەنجە وەکو نەخۆشخانەی هیوا لە سلێمانی نانەکەلیلا و لێر و ئەمانە لەگەڵ دکتۆرێکی تیژک کۆ ئەبنەوە بڕیارەدەن کە ئایا لە پێشەوە علاجی کیمیایی بۆ بەکاربێنن بۆ ئەوی مەرحەلەکەی بگۆڕن کەمتر بێت یانە تیشکی ئەوێ یا تیشکی ناوێ ئەگەر بڕیار یان نائەوێ لە پێش ئەو نەشتەرگەریەکەدا علاجەکەی هەیەتێ بۆ مدەیەک اینجا نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامەدەی اینجا دوای ئەوە کە نەشتەرگەریەکەت بۆ ئەنجامدا
دیسان دەزەکەیتەوە بە علاجی کیمیایی و تیشک و ئەمانە بەڵام ئەگەر ئەمە لە مەرحلەی یەکا بێت لەوانەیە پێویستی بەمەش نەبێت ئەگەر لە مەرحلەی یەکا بێ غۆدە لەمفاویەکانی توش نەبوو بێت ئەمانە بەڵام خۆی ئەگەر پێشکەوتوو بێت ئەبێ پێش هەموو شتێکەمانە بەکاربێنی دوای ئەوە نەشتەرگەریەکە بۆ ئەنجام دەی نەشتەرگەریەکەش بە پێی نەوعی شێرپەنجەکە ئەگۆڕێ بعضێ شێرپەنجە هەیە تۆ لەتێکی مەعدە لابەی بازێکی سێ ڕوبعی لابەی باسێکی بێتەوە هەموو مەعدە لابەی سوورێنشەکە بەسیتەوە بەڕی خۆڵی باریکەوە بەڵام خەڵک احتیمالە بڵێ ئەگەر تۆ مەعدەی لابەی ئەی چۆن بژی معدە خۆی لە ئەساسا جزئێکی زۆر ضروری نییە بۆ لەشی بەس خەزانێکە بەڵام مەجموعەیە مەوادی کە دروست دەکات وەمانە ئەگەر لات بر تۆ مەسەلەن بڵێن ڤیتامین B12 هەتا ماوە بێ بەکاری بێنێ احتیمالە بەعزە نەخۆشیێکیشی هەیە زۆر وەلەو خۆی نەخۆشی شێرپەنجە ئینشاءڵڵا ئومێدەوارین کەس تووشی نەبێ بەڵام ئەگەر هات و نەشتەرگەریەکەت لابر بە نەشتەرگەری لات بردووەمانە شەکرە و ئەمانەی لابێت تۆزێ وەزنی دابەزێ بەڵام ئەژی یعنی قابل یعنی یەکێک بێ مەعدە ئەتوانێ بژی بەڵام احتیمالە نەوعی ژیانەکەی تۆزێک ناخۆشتر بێ و بازێ نەخۆشیە زیاتر تووشی بێت وەکو کەمی ڤیتامین B12 کە ئەبێ بەهۆی کەم خوێنی وەمانە لەگەڵ پوکانەوەی ئێسقان و لەگەڵ کەمکردنی وەزن و ئەمانەی توژێ بێویش تاویز دەکرێتەوە بە بەعزێ عیلاجی تر اینجا ئەگەر هات و ئەمانە هیچی بۆ نەکرا مەسەلەن بەعزە جارێ شێرپەنجەکە بێت بەهۆی گیرانی مەعدە لە عینەکە تا شێرپەنجەکە تەشەنەکە دەڕواتە پەنکریاس و ئەواتەشا خوێن بەرەوە کە ئەچێ بۆ ناوسکو ئەمانە یا شاخوێن هێنە مەرحەلەی زۆر پێشکەوت و ئەوسا تۆ بۆ ئەوەی نەخۆشەکە شعور بەوە نەکا کە لە برسا ئەمرێت و ئەمانە نەشتەرگەری بۆ ئەنجام مەدەی بۆ ئەوەی کە بۆریەک کە ڕێخۆڵی باریکە بێنی لە شوێنێکی کەوە کە نەخۆشی شێرپەنجەکەی تیانە بێ پێوەی ببەستی بتوانێت خواردن لێەوە بخوا بڕواتە خوارەوە خۆ ئەگەر زەردوویشی توش کرد بێت بە شێوەیەکی تر یعنی تەنفیزێکی بۆکەی بۆی زەردوویەکەی کەمکەیتەوە لەبێرێت و بۆی ئەو مدەیی خۆی ژیان بەدەزێمە نییە یعنی ئێمە ئەبێ ئەوە بزانین ئێمە پزیشکین بەڵام مەسئول نین لە مانومردنی ئینسان و مەسئولیش نین لەوەی کەوا نەخۆشیەکە چاکێنەوە یەکەم خوا خەڵک ئەکوژێ و ئەمرێت و مانومردن شفاش هەر لە دەستخوایە یعنی قانونیەن و ئەخلاقیەن ئەمە ئەوەیە بەڵام ئێمە ئەوەی کە پێویستە بتوانین یارمەتی بین نەوعیەتی ژیانی نەخۆشەکە بگۆڕین نەخۆشەکە لە برسان نەمرێت تۆ بەزبی بکەرەوە لەوە کە ڕۆژێک بە ڕۆژوو ئەبیت ئێوارە خەریکە 10 دقەی ماوە بۆ بانگان تۆ تەحمل ناکەیت و بازە کەسەکەی بۆ پێش دقە بۆ 10 دقە ئیشکێنی یعنی ڕۆژوەکە یا تۆ وەرە یەکێک هەبێ چونکە ئێمە لەشی ئینسان ئەگەر بە تایبەتی تۆزێ بەخۆوە بێت 120 و 150 ڕۆژ بەبێ خواردن تەحملەکە بمێنێ تۆ حیساب کە 120 ڕۆژ تۆ بمێنی هیچ پێ نەخورێ بێ شعوری برسیەتیەکەت لە ژیانێک اینجا تێگەی لەبەرەوە خۆی بەعزە جارێ خۆ تۆ ئەمەلیاتەکەکەی تەنها بۆەوەیە وای لە بکەی ئەو شعورانەی نەمێنێ یا تۆزە لە ئێشەکەی بکەیتیان دەسوچاوە خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانی مادوومان کردی سپاسەکەی بۆ ئامادەبوون سەلامەت بی خۆش بی دەستان خۆش بێ ئیشەڵا ئومێدەوارین نەخۆشی شێرپەنجەکەم بێتەوە خەڵکی تووشی نەبێت دەستەکانی خۆش بێت بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیواداری هەمووتان تەندروست بن هەتا بەرنامەیەکی تر لەش ساغ بن خواتان لەگەڵ شەوتان شاد